بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێم لە هەرکوێگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە لە باسخواسی ئەمڕۆماندا باز لەو کۆنفرانسە زانستی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان دەکەین کە لە ماوەی ڕابردوو لە هەفتەی ڕابردوودا سازیان کردبوو. هەفتەی ڕابردوو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان یەکەمین کۆنفرانسی زانستی خۆی بۆ بەشێ لە مامۆستایانی زانکۆ و ئەندامانی حیزبەکان و خوشکان لە شاری هەولێر سازدا. ئێمە لەم بەرنمەیەدا نامانەوێت باز لە ناوەڕۆک و نهێنی یام دەرەنجام و کارەکانی ئەم کۆنفرانسە بدوێن یام لەم پێشەکەدا ئاماژە بە تەواوی چالاکیەکانی ئەو کۆنفرانسە بکەین. ئێمە لە زاری سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانەوە باز لە تەواوی کار و چالاکیەکانی ئەو ڕۆژەی کۆنفرانس دەکەین بە تایبەت کە ناونیشانی کۆنفرانسەکە ئافرەت لە تەرازووی ئیسلام و دیدی زانایانی کووردە. بزانین تا ئێستاش بەشێکی زۆر لە ڕێکخراوەکانی ژنان بە تایبەت ئەوانەی کە سەر بە حیزبە چەپەکانن یام ئەوانەی کە بانگەشەی فێمینیزمی ئەکەن لە هەرێمی کوردستان پێیان وایە کە هۆکاری سەرەکی یام لایەنی سەرەکی لە کێشە و مەینەتی و خەم و ئازاری ئافرەتان ئیسلامی پیرۆزە. ئێمە بزانین ئەم کۆنفرانسە بە چه ئەنجام و بە چه بڕیارێک گەشتووە لەبارەی ئەم کێشەیەوە تا چەند ئەو ئافرەتە بەشداربوانەی نێو کۆنفرانسەکە کە سەر بە وەکوڵێ فکری ئیسلامی نەبوون یام تا ڕادێ بە جۆرێک لە جۆرەکان نەیارێتیشیان تەنان لەگەڵ فکر و بەرنامەی ئیسلامیدا هەیە سەرنجی ئەوان چی بووە. بەشی دووەمی ناونیشانەکە دیدی زانایانی کورد. میلەتی کورد هەمیشە زانایانێکی بەرجەستەی هەبوون کە بە چاوی ڕێز و خۆشەویستیەوە بە عەمەلی کاریان بۆ بەرزکردنەوەی ڕێز و شکۆی ئافرەت کردووە. لە ساڵی سیەکاندا مەلای گەورە و پیاوی مونەوەری کورد مەلا محەممەدی جەلیزادە مەلای گەورەی کۆیە نەجیبەخانی کچی دەنێرێتە خوێندن لە نێو کوڕاندا دەڵێ ئەگەر حرام بێ ئەوان من خۆم بەرپرسیارەتی و حرامیە لە لای خوای گەورە دەگرمە ئەستۆ. پاشتر لە ساڵانی 1946 یان بوونەبەر لەوەش نەجیبەخان دەبێتە یەکێک لەو کەسانەی کە تەفسیری مەلای گەورەی کۆیە بۆ باوکی دەنووسێتەوە پاشتریش لە ساڵی 76 بەرگی یەکەم و لە 78 بەرگی دووەمی تەفسیرەکەی بۆ چاپ دەکات کەواتە ئەمە بەرهەمی ئەو دیدە جوان و ڕوانی نەجوانەی مەلای گەورەی کۆیە بووە کە پێی وایە ئافرەت دەتوانێت جوڵێنەر و ئاراستەکەر و پشت و پەنای پیاو بێن. هەروەها پیاوانێکی تری وەکو کاک ئەحمەدی موفتیزادە، کاک ناسری سوبحانی، مامۆستا سەعیدی نورسی، دکتۆر مستەفا زەڵمی و هەزارەها پیاوی دیکەمان هەن کە لە کتێب و نووسینەکانیاندا لە کردداری عملی خۆیاندا توانیویانە ڕێز و پلە و شکۆی ئافرەت بەرز بکەنەوە. زۆر میوانداری زۆر بەڕێز خات و قومریە شێخ محەممەد بەرزنجی سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانم کردووە و پێکەوە باز لە ناوەڕۆک و کار و چالاکی یان پلان و دەرەنجامەکانی ئەو کۆنفرانسە زانستی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانەکەین. خات و قومریە زۆر بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوون. بەناوی خوای گەورەی میهرەبان دەستخۆشی و سوپاسمان هەیە لەلایەتی ڕێکخراوی خوشکان بۆ جەنابتان و بۆ بەرنامەی باس و خواست و کەناڵی پەیام کە ئەو دەرفەتەی ڕەخسان کە ئێمە باز لە یەکێک لە هەرە چالاکی هەرە گرنگەکانی خۆمان بکەین کە چالاکیەک بوو بەستنی کۆنفرانسێکی زانستی لەسەر بابەتەکانی پەیوەست بە ژنان بە تایبەت لە شەریعەتی ئیسلام و لە تەرازوی ئیسلامدا و گرنگتر ئەوە لەوە لە دیدی زانایانی کورد ئێمە چۆن خوێندنەوەمان هەبێت بۆ ئەو بابەتە شەرعیانە بە دیدێکی خۆماڵی بە دیدی زانایانی کورد کە خۆیان لە واقعی کۆمەڵگەی کوردەواریدا بوون و شارەزاییەکی تەواویان لە شەرع و زانستە شەرعیەکاندا هەیە و شارەزاییەکی تەواویان لە ئەحکام و دەستورەکانی قورئانی پیرۆزدا هەیە و لە کۆمەڵگەیەکدان خۆشیان هەڵقوڵاوی ئەو کۆمەڵگەیە بوون و ڕاستە و خۆ کۆنتاکتیان هەبووە لەگەڵ ئافرەتانە و ئاگاداری وەزع و بارودۆخی ئافرەتی کورد بوون. ئایا ئافرەتانی کورد تا چەند توانیویانە بە پەیڕەویان لە ئاینی پیرۆزی ئیسلام بگەن بە مافەڕەواکان و مافە حەقیقی و شەرعیەکانی خۆیان. ئەمە تەوەرێکی گرنگی کۆنفرانسەکەی ئێمە بوو و پاشان هەر لە تەوەرێکی تری بەشێکی تری کۆنفرانسەکەمانە ئێمە لە باسمان لە ڕۆڵ و کاریگەری ژن کرد و ئافرەتان کرد لە کۆن و لە ئێستادا
لە سەررجەم کایەکان کایە پەروەردەییەکان کایە کۆمەڵایەتەکان وە کایە سیاسیەکاندا کە ئەمەش هەردوو تەوەر و بەشی کۆنفرانسەکە جێی ڕەزامەندی ئامادەبووان. خۆمەریەخان بۆچی پاش تەمەنێک لە کار و چالاکییان بوونی ڕێکخراوێک وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان ئەم کۆنفرانسە بێتە یەکەمین کۆنفرانسی ئەم بۆچی لەم بارودۆخەدا لەم وەزعەدایان بۆ منە لەم کاتەدا ئێوە بیرتان لە وەهار کۆنفرانسێک کردوێتەوە بۆچی لە ماوەکانی ڕابردوودا شتێکی لەم جۆرە نەبووە و کاتان بۆ نەکردووە؟ بەڵێ دیارە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بە کۆمەڵی قۆناغدا تێپەڕیوە قۆناغەکانی پێشتری لەوانەیە بەپی ئەو بارودۆخی کە ڕێکخراوی خوشکان تێدا بووە و ئەو پێویستیانی کە پێشتر هەیبووە بەپێی ئەوە بەرنامە و پلانی داناوە. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی دیارە لە زۆربەی بوارەکانە کاری کردو و خزمەتی کردووە، بەڵام ئەوەی ئەمڕۆ ئێمە بە پێویستمان زانی لە ئەمڕۆدا کە بەڕاستی کاری لەسەر بکەین و ئیشی لەسەر بکەین گرنگی و بەرجەستەکردنی ڕۆڵی ئافرەتە لە کۆمەڵگەیە لە دیدی شەرعوە لە دیدی ئاینی پیرۆزی ئیسلامەوە، چونکە ئێستا ئەبینین بەڕاستی ئێمە لە کۆمەڵگەی کوردەواریە لەوانەیە هەندێک لە بەها ڕەوشتی و ئەخلاقیەکان بەتایبەت ئەوەی کە پەیوەستە بە پرسی ئافرەتان غایبە لە کۆمەڵگەیە. پێویستمان بەوەیە کە ڕۆڵی ئافرەت زیاتر بەرجەستە بکەین و ئەمە لەلایەکی تریشەوە هەروەکو ئەوەی کە لەسەر لە دنیا داباوە کە قەزیی ئافرەت بۆتە قەزیەیەکی جیهانی و قەزیەیەکی سیاسی، ئەمە لە کۆمەڵگەی ئێمەشە ڕووی لە کۆمەڵگەی ئێمەش کردو بۆیە سیرەکەین کە بەڕاستی ئێستا زەڕورە بە پێویستمان زانی کە ڕێکخراوی خوشکان یەکێ لەو ئەرکە گرنگەکانی ئەوەیە بێت بەرجەستەی ڕۆڵی ئافرەت بکات لە دیدی ئاینی پیرۆزی ئیسلام و لە دیدی زانایەنی خۆمانەوە بۆ ئەوی بزانین ئێمە ئێستا لە واقعیت بکەین کە لەوانەیە تووشی کۆمەڵی حاڵەتی پشێوی خێزانی پشێوی کۆمەڵایەتی و لاوازی پێگەی ژن بوو بین لە ناوەندەکانی بڕیار و لاوازی ڕۆڵی ژن بین لە گۆڕانکاریەکانە. ئێمە ئەمانەوێت ئەو ڕۆڵە گرنگەی کە ئاینی پیرۆزی ئیسلام داوێتی بە ژن جارێکی تر بگەڕێتەوە و لەم دوایانەشە سیرەکەین ژنان هەستیان بەوە کردووە ئەگەر بمانەوێت ئێمە کۆمەڵگە بگۆڕین و گۆڕانکاریەکی ڕیشەی لە کۆمەڵگەدا بکەین ئەبێ ئافرەتان هەستن بە بەرجەستەکردنی ئەرک و مافەکانی خۆیان چ لە ئاستە پەروەردەیەکەیەوە بگرێت تا ئاستە ئابووری و تا ئاستە کۆمەڵایەتی تا ئاستە سیاسی. ئەو ئەرک و مافانە کامانە بوون کە کۆنفرانس بەتایبەت لەو دید و تێگەیشتانی کە لە نێو کۆنفرانسدا هەبوون بۆ ئافرەت وەکۆڵێ بەرجەستە کران یا کامانن ئەو ئەرک و مافانەی کە کۆنفرانسدانی پێدانا و پێی وایە ئەمانن ئەرکی ڕاستەقینەی یا مافی ڕاستەقینەی ئافرەت بەتایبەت کەەوە دەڵێن لە تەرازوی ئیسلام و دیدی زانایانی کوردە. بەڵێ دیارە لە کۆنفرانسدا ئێمە لە چوارچەوەی ئەو توێژینەوانی کە پێشکەش کران لەلایەن هەریەک لە مامۆستایانی زانکۆ و شارەزایانەوە بەڕاستی تیشک خرایە سەر ڕۆڵی ئافرەتان لە کایە پەروەردەیەکەیە کە زۆر زۆر گرنگە کە بە هەموو شێوەیەک ئەو ڕۆڵە بۆ ئافرەتان بەرجەستە بکرێت کە ژنان و ئافرەتان ئەتوانن کاریگەریەکی زۆر زۆر ڕاستەوخۆوە کۆڵێ ئافرەت یەکەم قوتابخانەیە کە ئەتوانێت یەکەم قوتابخانەی بەشەریەتە کە ئەتوانێت ڕۆڵەکان و مناڵەکانی پەروەردە بکات. پاشان ئافرەتان ڕۆڵێکی زۆر زۆر سەرەکیان هەیە لە سەررجەمکایە کۆمەڵایەتیەکان گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکاندا. لە کۆنفرانسدا زۆر بە جوانی ئاماژە بە بەرجەستەکردنی ڕۆڵی ئافرەتان کرا لە بواری زانستیە واتە ئەگەر ئافرەتان بتوانن لە ڕووی زانستیەوە هەروەکۆی کە لە سەدەکانی سەردەمی ئاینی پیرۆزی ئیسلام و سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سەلەمدا هەبووە ئافرەتان ئەو ئافرەتانەی کە ڕیوایەتی حەدیثیان لە پێغەمبەر صلی الله علیه و سەلەمەوە کردووە ئەو ئافرەتانە ئەو حەدیثانە کەمترین شوبهەیان لەسەرە. ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەگەر ئافرەتان بێن لە بوارە زانستیەکەیە خۆیان بەڕاستی پەروەردە بکەن و لەو بوارەیە ئیش بکەن ئەتوانن وردبینانە و زۆر وریایانە مامەڵە لەگەڵ ئەو عیلمەیە بکەن ئەو زانستیە بکەن کە وەری ئەگرن بۆ نمونە ڕیوایەتکردنی
حەدیث لە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەرکێکی ورد و ئەرکێکی گرنگی زانستی بووە ئەو ژمارە و ئافرەتانەی کە ڕێوایەتی حەدیثیان کردووە لە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە 1500 ئافرەت تێپەڕیەوە و حەدیثەکانیشیان کەمترین شوبهەیە تەنانەت دەڵێن هەر شوبهەشی لەسەر نەبووە کە بڵێن ئەم حەدیثە صحیح نییە و یا بڵێن ڕەخنەی لێ بگیرێ. حاڵەتێکی تر کە بەڕاستی زۆر لە کۆنفرانسا جەختی لە کرایەوە ئێمە باسمان لەوە کرد کە ئێستا لە دنیای پێشکەوتوی ڕۆژئاواوە لە سەدەی 20ەوە زیاتر پاش ئەو هەموو پاش شۆڕشی فەڕەنسی و پاش ئەو گۆڕانکاریانی پاش سەدان ساڵ خەباتی ژنان ئەو جاتوانیان مافی دەنگدان بەدەست بێنن بەڵام لە توێژینەوەکانی ئێمەیە ڕوونکرایەوە کە هەر لە سەردەمی هاتنی ئاینی پیرۆزی ئیسلامەوە یەکەم کەسێک کە شورای پێکرا ڕاوێژی پێکرا ئافرەتێک بوو کە خێزانی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم و پاشان لە بوارە سیاسیە کە باس لە پێگە و گرنگی ئافرەتەکەین و بەشداری ئافرەتەکەین لە کایە سیاسیەکانە هەر لە سەردەمی ئاینی پیرۆزی ئیسلام و لە سەرەتاکانی ئاهاتنی ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئافرەتان ڕۆڵیان هەبووە لە سڵحە و لە بەیعەتەکانە کە هەبووە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئەمە نیشانەی ئەوەیە ئاینی پیرۆزی ئیسلام کە هات توانی بەرجەستەی سەرجەم مافەکان بکات بۆ ژنان. ئێستا ئەتوانین بڵین گەڕانەوەیەکەیە بە نیسبەتی ئەو پێشکەوتن و ئەو کرانەوەی کە لە سەردەمی سەرەتای هاتنی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بە نیسبەتی قەزی ئافرەتان هەبووە. بۆیە کاتێک کە ئێمە دین کۆنفرانسێکی لەو شێوەیە بە شێوەیەکی زانستی دەقە قورئانیەکان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕاوە دەکرێت و خوێنرێتەوە و زانایانی کورد خوێندنەوەیان بۆ کردووە ئەمە تا ڕادەیەک ئەبێتە هۆی ئەوەی ئەو تانە و تەشەرانی کە لە ئاینی پیرۆزی ئیسلام و لە ئافرەتانە درێ و ئەیانەوێت لە دەواازەی ئافرەتەوە ئیسلام و بەرنامەی ئیسلام و پرۆگرامی ئیسلام بشکێن و ڕەخنەی لێ بگرن ئەوە وردە دەرگای لێدا ئەخرێ دەرگاکان ئێمە ئەتوانین دابخین. ئێستا ئەگەر بیت بەڕاستی سیر بکەی بڵێ ئایا ئافرەت لە ڕوانگەی ئیسلامەوە بە پێی بەرنامەی ئیسلام پێی ئەحکامی ئیسلام پەروەردە بکرێت شکۆی پارێزراوترە یا بەپێی ئەو بەرنامانەی کە بەرژەوەندخوازان و پاوانخوازان و ئەو کەسانی کە ویستویانە بە چەمکی جۆرا و جۆر ئافرەت بهێنە سەر شەقام وە بۆ بەرژەوەندیە تایبەتیەکانی خۆیان بەکاری بهێنن. ئێمە لە واقعدا کاتێککە دێین باز لە ڕۆڵی ئافرەتەکەین ئافرەت دەتوانێت گەورەترین گۆڕانکاری بکات لە کۆمەڵگەیە. ئافرەت دەتوانێت کەسایەتیەک کەسانێک پەروەردە بکات کە کەسانێکی خزمەتکاری دین و خزمەتکاری کۆمەڵگەی خۆیان بن. ئەگەر بمانەوێت کۆمەڵگە شکۆی هەبێ ئەوێ شکۆی ئافرەت پارێزراو بێ ئەبێت ئافرەتان کاتێککە ئەبنە مامۆستا دەرسی ڕاستگۆیی متمانە بەخۆبوون ئێڕادە بەهێزی ڕوبەڕووبوونەوەی ستەم ڕوبەڕووبوونەوەی نادادگەری ڕوبەڕووبوونەوەی نەعەدالەتی ئەمە ئافرەتانن کە ئەتوانن لەسەر ئەو چەمکە جوانانە مناڵەکانیان پەروەردەکەن بنە مامۆستایەکی باش و ئەگەر ئێمە بین بەرجەستەی ئەو ئاەتی خۆی پەروەردگار کەین کە دەفەرمێت قەد جاءەکم من الله نور وکتاب مبین دیارە ئەو نور و کتاب و مبینە بۆ هەموو بەشەریەتە بەبێ جیاوازی بەڵام لای ئێمە بەڕاستی سیرەکەی کۆمەڵێ خوێندنەوە کراوە خوێندنەوەی هەڵە بۆ دەقەکان و بە هەڵە ممارەسەکردنی بەڕاستی بۆتە هۆکاری ئەوەی کە تانە و تەشەر لە ئیسلام بدرێ هەر لە کۆنفرانسەکەیە توێژینەوەیەکمان خستە ڕووکە هەر لە عێراق کراوە لەو توێژینەوەدا ئەڵێ لە سەدا 60 ئەو کەسانی کە ڕەئیان داوە لە نێوان 311 کەسێکا کراوە ئەڵێن لە سەدا 60 ئەو نەعەدالەتیانەی ئەو ستەمەی کە بەرامبەر بە ئافرەتانە کرێ بەهۆی بارودۆخی سیاسیەوەیە بەڵام لە سەدا 48.7 بەهۆی تێنەگەیشتن لە دینەوەیە واتە بە هەڵە ممارەسەکردنی
دین و دین بە هۆکاری ئەوە ئەزانن ئاین کە لێرە ئەڵێن ئاین زیاتر مەبەستیان ئەڵێن ئاینی ئیسلامە کە بۆتە هۆکار بەڵێ هۆکار لە مەبەست و ئامانجی ئێوە چی بووە کە ئافرەتان خسۆتە نێوان دوو دید و هەڵوێست و بۆونە دوو سەرنجەوەکە ئیسلام و زانایانی کوردە بۆچی ئێوە هەوڵتان داوە ئافرەت لە ڕوانگەی هەم ئیسلامی پیرۆز و هەم دیدی زانایانی کوردەوە هەڵسەنگێن مەبەستانەوە بووە کە دید و سەرنج و ژیان و تێگەیشتنی زانایانی کورد وەکۆڵێ هاوتاو هاوتەری بۆ لەگەڵ دەقەکانی ئیسلامی پیرۆز و توانیویانە ئەو ئاەتانە ئەو فەرمودانە ئەو تێگەشتانە لە واقعی ژیانی کۆمەڵگەی کوردەواریا بەرجەستە بکەن بەڵێ بۆ قەناعەتەوە ئێمە ئەمانەوێت بۆ سەرجەم بەڕاستی کایەکانی ژیان و سەرجەم دەقەکانی قورئانی پیرۆز کاتێکە ئێمە ئەمانەوێت لە حیاتی خۆمانە لە ژیانی واقعی خۆمانە تەطبیقی بکەین زۆر گرنگە خوێندنەوەی بۆ بکرێ خوێندنەوەی نوێ بۆ بکرێ و خوێندنەوەی پێ بکرێ بپی واقعی ژینگەی کۆمەڵایەتی چونکە هەمووشمان چاکە زانین کە بڵێن خوێندنەوە بۆ دەقەکان و خوێندنەوە بۆ یاسا و ئەحکامە شەرعیەکان پەیوەندی هەیە بە بیئەی جوگرافیشەوە واتە ئێستا ئەگەر ئێمە بین دیدی زانایەکی عەرەب یا دیدی زانایەکی کە لە ژینگەی ئێمەیە لە واقعی کۆمەڵی ئێمەیە نەژیاوە بیهێن بمانەوێ تەطبیقی بکەین لە ژیانی عەمەلی خۆمانە هەر ئەو ڕخنانەمان ڕوبەڕوو ئەبێتەوە کە ئێستا ڕوبەڕوومان بووەتەوە لە مەسەلەکانی تایبەت بە ئافرەتانە بۆیە پێویستمان بەوەیە کە بەڕاستی دیدێکی نوێ و دیدێکی زانستی و دیدێکی واقعی لەگەڵ کۆمەڵگەی خۆمانە ئێمە کاری پێ بکەین بۆ ئەوەی بتوانین بە باشترین شێوە ئافرەتانمان شکۆیان بپارێزین و بتوانین بە باشترین شێوە ئافرەتان لە واقعی دەقە شەرعیەکان تێبگەن یعنی جاری وا هەیە کە ئێمە لە میوانانی کۆنفرانس کە ئامادە بوون زۆریان لە کۆتاییە کە لەوانەیە هەر سەر بە لایەنە ئەلمانیەکانیش بوو بن وتیان وڵات جا ئەگەر ئافرەت لە ئیسلامە ئاوا بۆ شێوە شکۆی پارێزراوە وڵا ئێمەش قوبوڵمانە ئێمەش ئەو ئیسلامەمان بەو شێوە پێخۆشە و حتا داوایان نەکرد کە زیاتر ئێمە کار بکەین لەو بوارەیە زیاتر لەو شێوە کۆنفرانس و کۆنگرانە ببەستین بۆ ئەوەی بەرچاویان ڕوون بێت بزانن زانایانی خۆمان و مەفهومەکەی کە زانای خۆمان مامۆستایانی ئاینی خۆمان جوانتر ئەتوانن مەفهومەکە لەگەڵ واقعی خۆمانە بەڕاستی بگونجێنن و تەطبیقی بکەن هەروەکەوەی کە لە دیدی یەکێک لە خوێندنەوەکان دیدی جەنابی مامۆستا عەلی باپیر بوو لەسەر ئافرەت و گرنگ و پێگەی ئافرەت بوو لە کۆمەڵگە زانایانەکەی و ئەو زانایانێکی بوون کە کۆنفرانس بۆ لە دید و سەرنجیانی باس کردووە بەڵێ بەبەز لەو تۆمەتەیان بوومنە ئەو گومانە بکەین کە هەمیشە پێی وایە لە کۆمەڵگەی خۆمانە ئیسلام هۆکاری سەرەکی یان لایەنی سەرەکی کێشە و مەینەتی و ناسۆریەکانی ژن بووە پێم خۆشە بزانم کۆنفرانس لەم بارەیەوە چی وت لە کاتێکا کە کۆنفرانس بە دیدێکی ئیسلامی و لە دیدێکی کوردانەوە ڕوانێتی بۆ کێشەی ئافرەت و بەشێ لە بەشداربوانی لەوەچێ لەو کەسانە بن کە تەنانەت ئیسلام بەمایی بەدبەختی و نامەتەکانی کوردەزانن بەڵێ بەداخەوە ئەو دیدە هەبووە بەڵام ئەوانەی کە ئێمە سەرەتای کۆنفرانسەکە کۆتایی کۆنفرانسەکە گەر ئێمە بین هەڵی سنگێنین میوانمان هەبوو ئەیوت ئافرەت لە تەرازوی شەرعە وەڵا لە تەرازوی ئیسلامە بەخوا ئیسلام مافی ئافرەتی نەداوە مافی ئافرەتی پێشێل کردووە کە ئێمە لە کۆتایی کۆنفرانسەکە هەر هەمان خاتونمان لەوانەیە دوان بێتەوە وتی وەڵاهی هەموو مافەکان ئەگەر وابێت لە ئیسلامایە بەس ئەوە خەڵکانێکن کە حتا چەمکیەوەیان بەکارهێناوتیان پیاوانن مافی ئافرەت پێشێلەکەن بەس بە ناوی دینەوە ئەمەش یعنی ئەو تەسەورە هەبوو لەگەڵ ئەوەشە ئێمە بەڕاستی کەم تەرخەم بووین چ ڕێکخراوەکانی ژنان چ زانایانی ئاینی و هەستت بە کەم تەرخەمی ئەکرد کە لە ئاستی ئەوەی کە ئێمە بتوانین دیدێکی واقعی و دیدێکی خۆماڵی و دیدێکی کە بتوانێت لەگەڵ واقعی ئەمڕۆی ئێمە و ئەمڕۆی کۆمەڵگەدا بگونجێنێ توانیمان بیخەینە ڕوواتە ئەم کەم تەرخەمیە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە
کەمتر ئاوڕمان لەوە داوەتەوە تا ئێمە هەتا بە وتار بڵین بە خیتاب بڵین ئافرەت شکۆی پارێزراوە ئافرەت مافی پارێزراوانە ئەگەر نەیت بەڵگەت لە بەردەستانە بێ بەڵگە نەخیتە ڕوو کە یەکێک لە بەڵگەکان کە لە کۆنفرانسەکەشا باسی لێوە کرا ئەوەی کردداری مەلای گەورەی کۆیە بوو کە جەنابیشتان باسە بکرد لەو سەردەمەیە کە خوێندنیان حتا بۆ پیاویش لە خارجی مزگەوتەکان بە حرامزانیوە مەلای گەورەی کۆیە دێت کچەکەی خۆی ئەدنێرێتە بەر خوێندن و لە قوتابخانەیە خوێنێ ئەمە خۆی بەکردار نیشانەی ئەوەیە کە مەلای گەورەی کۆیە کە هەڵگری پەیامی ئیسلام بووە شارەزایەکی باشی لە ئیسلام و دەقە شەرعیەکانە هەبووە هیچ بە ناشەرعی و بە ناڕەوای نەزانێ ئەگە کچەکەی بچێتە بەر خوێندن کەواتە لە شەریعەتی پیرۆزی ئیسلامە خوێندن و فێربوون و فێربوونی زانست و عیلم یەکێکە لە ئەرکە سەرەکیەکانی ئینسان بەبێ جیاوازی واتە ژن و پیا و بەبێ جیاوازی ئەتوانن حەقی ئەوەیان هەیە کە ممارەسەی فێربوونی زانست و عیلم بکەن بەبێ ئەوەی تهدید کرابێ کە ئەمە بۆ پیا و جایزە و بۆ ژن جایز نییە و کۆمەڵێ مەسائلی تر کە گرنگ بوو لەو شوبهەی لەسەر لە ئێمە گرنگ بوو باسی لێوەکەین مەسەلەی میراث بوو کە لە دیدی مستەفا زەڵمیەوە باس لە میراث کرا کە ئێستاش یەکێک لەو ڕەخنانەی کە لە ئیسلام ئەگیرێ لە مەسەلەی میراسایە کە کاتێک کە بە جوانی ڕوونمان کردەوە تا ئێستا زۆربەی خەڵک وا تێگەێنراوە کە دەڵێ میراث لە هەموو شتێکە ژن کج نیوەی کوڕەبە لە کاتێکە ئەوە تەنها حاڵەتێکی تایبەت نەکەم و لە هەموو حاڵەتێکە و ئەوەش کە ئەو نیوەیە کە دانراوە کاتێ لەگەڵ حاڵەتەکانی ترا ڕوونیەکەنەوە ئەیخەنە بەردەست سیرەکەی عینی دادپەروەریە و هیچ فەزلێکی پیاو نەدراوە بەسەر ژنە یەکێکی تر لە مەسائلەکان کە لە ڕووی زانستیەوە قسەی لەسەرکرا مەسەلەی شایەتی دان بووە کە دیسان لە دیدی زانایانی کورد باسی لێوەکرا کە شایەتی دان کە باسی لێوەکرێ بەهۆی نوقسانی عەقلی ژنەوە نییە کە بەو شێوە ئێستایان ڕێکخراوەکانی ژنان و ژنانی عەلمانیوانە بەو شێوە لی تێگەیشتون کاڵێ شایەتی دوو ژن لە جیاتی لە پیاوەکە ئەویش لە هەندێک حاڵەتە ئێمە هەمانە شایەتی ژن مەقبولترە نەک شایەتی پیاو ئەمەش کە ڕوون کرایەوە زیاتر خرایە ڕوو ینی وەکو هەر چۆن ئەڵێن تەعمیم کراوە ینی شتە هەندێک حاڵەتی خاص کراوەتە بە حاڵەتی عام ئەمە دیسان بۆتە هۆی ئەوەی کە ڕەخنەی لێ بگیرێ یا یەکێک لە چەمکەکان کە زۆر باوە و بۆتە هۆکاریەوەی کە ژنانی ئەلمانی بەڕاستی زۆر دژایەتی ئیسلامیەکان و حتا دژایەتی ئێمە ژنانی ئافرەتان و چالاکوانی ئیسلامیەکەن ئەڵێن ئێوە بۆ تەقەبولی فرەژنیەکەن کە ئێمە ئەومان بۆ ڕوونکردنەوە کە لە دیدی زانایانی ئاینیەوە جارێ فرەژنی هەر چەمکەکەی غەڵەتە چونکە فرەژنیەوە فرە یعنی ڕەها لە کاتێ لە ئیسلامە فرەیەمان ئێمە نییە بەڵکو تەعەدودمان هەیە واتە ژمارەی دیاری کراوە کە ئەمەش لەو سەردەمەیە کە ڕوون کراوەتەوە لەو سەردەمەیە کاتێککە ئاینی پیرۆزی ئیسلام هاتووە ئەسڵەن فرەیی هەبووە بەڵام ئاینی پیرۆزی ئیسلام هات سنوورداری کرد فرەی ئەو فرەیەکەی سنووردار کردو و چی لێ کردووە وای لێ کردووە کە لەگەڵ واقعی مجتەمەعەکەیە بگونجێ ئەو مجتەمەعە بەڵام هەر لە ڕاکەی جەنابی مامۆستا عەلی باپیرە ڕوونی کردووەتەوە کە ئەگەر ترس هەبوو لە مەرجەکەی لە قورئانی پیرۆزە لە ترسە بوو کەوەی کە عەدالەت نەبێ عادل نەبێت پیاوەکە ئەبێ چی بێ هەر یەکدانە بێ کەواتە فەواحیدەتون بە ئەمر دانراوە ئەو چەمکی فەواحیدە بەڵام ئەگەر ئێستا بە شێوەیەکی تر ئەخوێنرێتەوە و ڕاوی ئەکرێ ئەوە دیسانە گەڕێتەوە بەڕاستی بۆ هەڵە بەکارهێنانی ئەو چەمکان عومەریخان پەیامی کۆنفرانس شکۆی ئافرەت شکۆی کۆمەڵگەیە مەبەستان لەم پەیامە چیە یان ویستوتانە لەڕێ ئەم پەیامەوە چە هەڵوێست و پەیامێک بە گوێ و بە دیدی ئامادەبووان یا بە خەڵکی دیکە بگەێنن بەڵێ ئێمە لە ڕاستیدا قەنەعەتمان بەوەیە ئەگەر لە هەڵ کۆمەڵگەیەکە ویستت بزانی ڕادەی پێشکەوتنی و گەشە پێدانی ئەو کۆمەڵگەیە لە چه ئاستێکایە سەیری بارودۆخی ژنانیان بکە ئەگەر ژنانیان لە بارودۆخێکی باشی پەروەردەیی ئیجتیماعی
سیاسی ئابووری دابوون کەواتە ئەو کۆمەڵگەیەکی گەشە سندووە. ئەگەر غیرەت، عزت، کەڕامەتی ئافرەت پارێزراوە بوو ئەوە بە دڵنیاییەوە ئەو کۆمەڵگەیەکی پێشکەوتووە. ئێمە لە بارودۆخێکی هەستیارە لە کوردستانە ئێمە هاتین بۆ کۆنفرانزەمان ساز کرد کاتێکە هەستمان بەوە کرد کە ڕێژەیەکی زۆر لە ژنانی کۆمەڵگەی ئێمە خەریکە شکۆیان لە کەدارەکرێت. ئەو ئافرەتانەی کە لەسەر شەقامەکان بوون لەلایەن هێزەکانی ئەمن و ئاسایشەوە تونند و تیژیان بەرامبەر کرا. بەمەرجێک ئەو ئافرەتانە مامۆستا بوون کەواتە پاراستنی شکۆی ئافرەت واتە پاراستنی شکۆی هەموو کۆمەڵگە. ئەگەر لە خێزانێکە شکۆی ژنەکە پارێزراو نەبێ بە دڵنیایی ئەو خێزانە بەختەوەر نییە، چونکە ئەو خێزانە دوورەکەوێتەوە لە بەختەوەری و سەعادە و ئەمن و ئاسایش. پاشان ئەمە لە خێزانە بچووکەکانە، لە خێزانە گەورەکانیشە بە هەمان شێوە. ئەگەر نەمانتوانی شکۆی ئافرەت بپارێزین کەواتە نەمانتوانی کەسانێکی بە هیممەت و بە عیزەت پەروەردە بکەین، چونکە ئەو ئافرەتە پەروەردەکار و دایکی کۆمەڵگەیە. بۆیە زۆر گرنگە کە لە کۆمەڵگەکانە شکۆی ژنان بپارێزرەوە، شکۆی ئافرەتان بپارێزن. ئەوانەی کە شکۆی ئافرەتیان نەپاراستویان بە جۆرەکانی سویان شکۆ و کەرامەتی ئافرەت لە کەدار بکەن یا کەمی بکەنەوە. ئەو کەسانەی کە ئافرەت وەکو بابەتێکی سیاسی بەکاردەهێنن، ئەو کەسانەی کە ئافرەت وەکو بابەتێکی بازرگانی بەکاردەهێنن، ئەو کەسانەی بۆ تێرکردنی هەوا و هەوەسی خۆیان کۆمەڵێت چەمک بەگوێی ئافرەت و بەگوێی کۆمەڵگەدادەن، ئەمانە بەڕاستی بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان چ بەرژەوەندیە سیاسی ئابووری کۆمەڵایەتیەکانیان بێ هاتوون ئافرەتیان کردو بە کاڵایەک. بۆ نمونە شەریکە گەورەکانی جیهانی ئافرەت دەکەنە کاڵا و وێنەی ئافرەتێک لە شتەکانیان ئەدەن و بۆ ئەوەی چییە ڕەواجێکی زیاتری هەبێ. کاتە سێری ئەم دیاردەیە ئەکەین سیرەکەین لە دنیاە ئەم دیاردەیە تەشەنەی کردووە. تەشەنەکردنی ئەم دیاردەیە ئێمە ئەتوانین لە شاشەی کەناڵە فەزاییەکان و لە شاشەی تیڤیەکانی خۆشمانەوە و لە مجەلەکان و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەڕاستی زۆر بەباشی بەدی ئەکرێ کە کەسانێکی سەرگەردان هاتوون ئەیانەوێت ئافرەت وەکو کاڵایەک بەکاربێنن بۆ بەرژەوەندیەکانی خۆیان. کاتێکە تۆ سێری کەناڵێکی فەزایی بکە، من زۆر کەم متابعە دەکەم، بەس کە سیرەکەی لە کەم درامەی تەلەڤیزیۆنیە بەتایبەت ئێستا کە کەمتر بڵاوکرێتەوە. پێشتر کۆمەڵە درامای عەرەبی و میسریمان هەبوو، کۆمەڵێ درامای کوردیشمان هەر هەبووە، ئێستا درامای تورکیمان هەیە. کاتێککە تۆ سێری و درامانەیەکەی ئەوەی بەهاو نرخ بێ ئافرەت نیەتی، ئافرەت بەشێکە لە درۆ، بەشێکە لە خیانەت، بەشێکە لە پشێوی کۆمەڵایەتی کە لە واقع ئاوانە. ئەمە سوورەیەک وێنەیەک لە زیهنی بینەرە دروستەکە کە دوایی لێی گیان نابێتەوە. ئێمە ئەمانەوێت ئەو سوورە وێنەیە بگۆڕین، ئەمانەوێ بڵین ئەگەر ئەتەوێت بەختەوەر بیت شکۆت پارێزراو بێ شکۆی ژنان بپارێزن، چونکە ژن مامۆستای بەشە و دایکی خۆی نیوەی کۆمەڵگەیە، دایکی نیوەکەی ترێتی، هاوسەری پیاوانە، خوشکیانە، یعنی سەیریەکەی کە بی پێناسەیەک بۆ ئافرەتکەی ئافرەت بوونەوەرێکی زۆر گرنگ و زۆر بە نرخێکی سەرەکی زۆر باشە. قومریە خان، چۆن و کەیشکۆ بۆ ئافرەت بگەڕێنرێتەوە یان چ کاتێک یان چۆنی ئەو هۆکاران چین کە ئەو ڕێز و شکۆ و حرمەتی کە پێویستە لە ئافرەتی کووردا هەبێیان بۆ منە ئافرەتی کورد لی بگیرێ کە لە ئێستادا بە جۆرە لە جۆرەکان یا زۆر کەمە یا غیابە و بوونی نیە، چۆن ئەم شکۆ و ڕێز و حرمەتی بۆ بگەڕێنرێتەوە؟ بەڵێ ئەگەر ئێمە بتوانین یەکەم بەهاکان لە کۆمەڵگەیە بگۆڕین، بەڵێ چونکە ئێستا کۆمەڵگە بە شێوەیەک شێواوە بەهاکان نازانی کامە بەهایە، کامەیە شکۆ.
من شکۆی ئافرەت بەوا دەزانم ئافرەت خاوەنی همەت، خاوەنی عیززەت، خاوەنی ئیرادەت و بتوانێت کەسێکی خاوەنی معریفە، خاوەنی ڕۆشنبیری بێت و بتوانێت دایکێکی باش بێ بۆ مناڵەکانی، بتوانێت هاوسەرێکی باش بێ بۆ هاوسەرەکەی، بتوانێت پێگەیەکی کۆمەڵایەتی باشی هەبێت، بتوانێت لە شوێنی بڕیارە خاوەنی بڕیار و قسەی خۆی بێت. کاتێ ئێمە وامانزانی ئافرەت بەس بۆ ئەو هاتووە کە سوودی لێ ببینی بۆ خزمەتی پیاو، نەک ئەوەی شەقیق. خۆی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمێ کە باسی پێناسی ئافرەتەکە، ئافرەت شەقائیقی ڕیجالە، وانە هاوتایەتی، هاوسەریەتی، هاوڕێبازیەتی. یا لە قورئانی پیرۆزە کە کاتێکە باز لە ژن و پیاو ئەکات، باز لەوە دەکا هون لیباسون لەکم و ئەنتم لیباسون لەهن. ئەم لیباسە کە باسی لێوە دەکرێت واتە ژن و پیاو هەردووکیان تەواوکەری یەکترن لە بیر و ڕایە، لە ڕووی هەموو پەیوەندیەکانی تری ئیجتیماعی و کۆمەڵایەتی. کەواتە کاتێ ئێمە بین پەروەردەکەمان بگەڕێنینەوە بۆ پەروەردەیەکی ڕەسەنی قورئانی، ئەوەی کە خوای گەورە باسی لێوە دەکا کە ئەو کتابە لە بەردەستمانایە نورە، ڕێگەی ڕاستمان پێ پیشانەدا. ئەوە ئەتوانین شکۆی کۆمەڵگە بپارێزین بە پاراستنی شکۆی تاکتاکی کۆمەڵگە کە ئافرەتیش بەشێکە لەو کۆمەڵگەیە. ئەگەر ئێمە هاتین ڕەسانایەتی خۆمان پاراست، بەهاو دابوونەریتە ڕەسەنەکانی خۆمانمان پاراست، ئەتوانین شکۆی خۆمان بپارێزین. بەس کاتێک بووین بە چاو لێگەرێکی ڕۆژئاوا کە ئێستا ئەوان ئەیانەوێ بگەڕێنەوە، ئێستا کە سێری وڵات ئەو ئافرەتانەیەکی کە لە ڕۆژئاوا ئەگەڕێنەوە، کاتی ئەوان ئەیانەوێ بگەڕێنەوە، سێری ئەوە ئەکەن کە دیڕاسەیەکی ئەو ئایدۆلۆژیا و مەکتەبانە ئەکەن کە سێری ئیسلامەکەن بۆ ئێخوێننەوە، سیرەکەن باشبوونی بارودۆخی خۆیان و باشبوونی شکۆی خۆیان لە گەڕانەوە بۆ ئەو دینەیە بینن. کەواتە گەڕانەوەیەکی زانستی و عیلمی بۆ جێبەجێکردنی دەستور و ئەحکامە شەرعیەکان و پەروەردەکردنی ئافرەتان لەسەر ئەو بنەمایانە ئێمە ئەتوانین شکۆ بۆ ئافرەتانی خۆمان بگەڕێنینەوە. ئێمە ئەو حەق و مافانەی کە خوای پەروەردگار بۆی دیاری کردووە لە ئاینی پیرۆزی ئیسلامە، لە یاسا و دەستورە قورئانیەکانە، ئێمە بتوانین بیپارێزین شکۆمان بۆ ئافرەت گەڕاندێتەوە. بەڵام ئێمە ئەگە بمانەوێت مقەلیدی ڕۆژئاوا بین، بانگەشە بۆ یەکسانی بکەین بۆ ژن و پیاو، شکۆی ئافرەتمان لەکەدار کرد. چونکە قەت ژن وەکوی پیاو نییە، یەکسان نییە، پیاویش وەکو ژن نییە. یەکسانی لە ئەرکە نەعەدالەتیە. ئەوە ژن و پیاو هەر یەکە بە پێی تایبەتمەندی خۆیان ئەبێ ئەرکیان بۆ دیاری کرێ، دواییش مافی وەکو یەکیان پێ بدرێت، نەک ئەرکی وەکو یەک. قومری خان، دراماکان، زنجیرە تەلەڤیزیۆنیەکانیان بۆ میدیا بە شێوەیەکی گشتی بە جۆرە لە جۆرەکان ئافرەتی لە ڕێڕەوی ڕاستەقینەی خۆیان لە ژیانی ڕاستەقینەی خۆی دەرهێناوە. لە زنجیرە دراماکاندا یان بوونە لە بابەتە ڕیکلامیەکاندا، تەنانەت لە صابونێکە لە شامپۆیەکە ئافرەت هەمیشە وەکو شتێک کاڵایە بەکارهێنرێ، یان بۆ بەرزکردنەوە ڕەواژدان بە شتێکی بێبایەخی دۆلاری یا $2. یان لە زنجیرە دراماکاندا هەمیشە ڕۆڵی خیانەت و ڕۆڵی جیابوونەوە و پەروەردە نەکردنی منداڵ و بە جۆرە لە جۆرەکان تونند و تیژیەکانی ئەخرێتە پاڵ ژنان. ئەمە لەگەڵ ئەوەشا کە تا ڕادەیە کاریگەریشی لەسەر کۆمەڵگەی خۆمان بەجێ هێشتووە بمانەوێت نەمانەوێت. کۆنفرانس تا چەند باسی لەمە کرد، یان هەر بە شێوەیەکی گشتی تا چەند ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە شکۆ و ڕێزی ئافرەتی لە کۆمەڵگەی کوردیا لەکەدار کردو و نەهێشتووە. بەڵێ، لە ڕاستیدا ئێمە تەوەرەکانی کۆنفرانسمان دیاری کراو بوو، چوارتێژینەوەی زانستیمان هەبوو کە هەر یەکەیان دیدی زانایەکی کورد بوو لەسەر قەزیەکان و بابەتەکان و یاساکانی ئەحوالی شەخصی تایبەت بە ئافرەتان. و تەوەری دووەمیشمان کە باس لە گرنگی و ڕۆڵی ئافرەت بوو لە کۆمەڵگەیە، پاشان لە خێزانە، پاشان لە پێگەیە سیاسیەکەیە لە ناوەندی بڕیارە. بەڵام لە داهاتووە ئێمە نامانەوێت هەر ئاوا بە قسە
ئەمانەوێت بە داتا و زانیاری و بە توێژینەوەی زانستی باس لە کاریگەری ئەو درامایە نەبکەین لەسەر کۆمەڵگە و لەسەر پشێوی کۆمەڵایەتی، لەسەر بەرزکردنەوەی ئاسی تونند و تیژیەکان، لەسەر بەرزکردنەوەی ڕێژەی تەلاق لە هەرێمی کوردستانە کە بە شێوەیەک لە شێوەکان یەکێک لە هۆکارەکانی بەبێ سانسۆر پەخشکردنی کۆمەڵێ درامایە و دۆبلاژکردنی کۆمەڵە درامایە کە لەگەڵ دابوونەریت و ڕەسەنایەتی کۆمەڵگەی کوردی و کۆمەڵگەی ئیسلامیدا ناگونجێ. پاشان ئەبێ ئێمە ئەو چەمکە بەرز بکەینەوە لە کۆمەڵگەدا کە دین نەسیحەیە. ئاتە ئەگەر ئێمە بتوانیمان دین پراکتیزە بکەین لە حیاتی ئەمەلی خۆمانە، بەڕاستی بۆ سەرجەمکایەکانی حیاتمان ئێمە ڕێنماییمان هەیە، ئامۆژگاریمان هەیە و بە پێی ئەوە ئەتوانین هەنگاو بنین و بەرەو پێش بچین. بەڵام بۆ ئەمەش ئێمە بەڕاستی بەستنی ئەم جۆرە کۆنفرانسانە گرنگە بۆ ئەوەی بتوانین لە ڕووی فکریەوە لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی تێڕوانینەوە چی بکەین؟ کاریگەریمان هەبێت لەسەر فکری گۆڕینی ئەو فکرە ئەو ئینتیبایە کە وا بزانێت دین هۆکاری ستەمە لە ئافرەت نەخێت، دین هۆکاری ڕەحمەتە بۆ ئافرەت ئەگەر وەکو خۆی بەکار بێت و وەکو خۆی ممارەسە بکرێت. و پاشان ئێمە گرنگە بەڕاستی زۆر زۆر بە جددی ئاوەڕ بدەینەوە لە لایەنی بژێوی کۆمەڵگە، لایەنی بژێوی ئافرەتان، چونکە سیرەکەین کاتێککە حتا هەل لە کۆنەوە تا ئێستا کاتێککە سێری پشێوی کۆمەڵایەتیەکان ناڕەحەتیەکان توندوتیژیەکانەکەین بە جۆرێ لە جۆرەکان ئابوووریەکەی یا مەحرومکردنی ژن لە مالیکیەت بۆتە هۆکاری توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان، حتا کە ئێمە ئەو شۆڕشەی ژنان کە لە ساڵی 1940 سەری هەڵدا لە ئەوروپا بەهۆی بەش خواردنی ئافرەتانەوە بوو کە تا ئێستاش هەر هەیە. لە سەدا 52 هێزی کار لە ئەوروپا ئێستا ژنە، بەڵام لە سەدا 24 کەمتر، یعنی حەق و مافی بەرامبەریان پێ. کاتی بەرنامەکەم زۆر کەمیمەوە پێم خۆشە بەشی دووەمی ناونیشانی دیدی زانایانی کورد، ئافرەتە دیدی زانایانی کورد، ئابزانم ئەو زانایانە کێ بوون کە لە کۆنفرانسدا دید و سەرنجیان باس کراوە و ئەگەر بکرێت پوختەیەک لە جوانترین یام هەڵبژاردەیەک لە دید و بۆچوونیان لەبارەی ئافرەتەوە بۆمان باس بکەیت. بەڵێ، ئەوەی کە ئەو زانایانەی کە بەڕاستی باسییان لێوەکرا دیدی مەلای گەورەی کۆیە بوو، بەڕەحمەت بێ. پاشان دیدی دکتۆر مستەفا زەڵمی بوو کە ئەوەی کە ئەمڕۆ بەڕاستی ئەوە شتێکی جوان بوو، زۆربەی ئامادەبووان بەلایەنەوە شتێکی جوان بوو لە پێناسی هاوسەرگیریە بوو کە لە جیاتی عەقد باز لە میساقی کردبوو، دەباتی عەقدی هاوسەرگیری بەو شێ عەقد وەکو میساق بەکەین، واتی پەیمانێک لە بینی ئەو دوانەیە، پەیمان نامەیەک ئەبەسترێ لە بینی ژن و پیاوە. پاشان لە دیدی مامۆستا عەلی باپیرەوە کە زۆر بە جوانی باسی لە گرنگی ڕۆڵی ژن کردبوو لە کایە سیاسیەکانە کە زۆر جێی ڕەزامەندی ئامادەبووان بوو کە لە ئێستایە ئەوەی کە باز لە ویلایەتی ژن ئەکرێ کە ژن بۆی نییە ببێتە سەرۆکی وڵات، جیاوازی کردبوو لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ ئێستایە. ئەو ویلایەتە باز لە خەلافەت بووە، واتە ژن بۆی نییە ببێ بە خەلیفە یا جێنشین بە قۆی هەندێک هۆکاری تایبەت، بەڵام ویلایەتی ئێستا کە سەرۆکی دەوڵەت بێ یا سەرۆکی حیزب بێ زۆر زۆر جیایە ئەتوانێت ژن ئێستا بتوانێت سەرۆکایەتی یا بەرپرسیارەتی بەڕێوەبردننی دەوڵەتیش بگرێتە ئەستۆ. ئەمە خۆی دیسان تێڕوانینێکی جوان بوو، چونکە ئێستا کە لە سەدەی 21ین لە وڵاتانی ڕۆژئاوا تا ڕادەیەک سیرەکەی هەرچەند بەڕێژە کەمن ئەوانەی کە بەشداری کایی سیاسیەکەن لە ناوەندی بڕیارە، بەڵام کۆمەڵە شوێنی هەستیا دراوە بە ژنان کە ئەمە
هەر ئەو پەیامەیە کە لە ئاینی پیرۆزی ئیسلامە هەیە بەڵام ئەوان بە ناوێکی تر و بە شێوازێکی تر تەطبیقیەکەن واتە زانایانی کورد پێشەنگ بوون لە بەرجەستەکردنی ئەو مافانەی کە لە شەرعی ئیسلام و لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بە ئافرەت دراوە چ مەلای گەورەی کۆیە کە کۆمەڵێ ڕوئیای جوانی باس لێوەکرا کە هەر حەدیثەکەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەمە کە باس لە ئەوە دەکات کە ژن هەموو خۆشی ژیانە یعنی مەلای گەورە بۆ شێوە باسی لێوە کردووە کە ژن یعنی ئەتوانێت هەموو ژیان بۆ ئینسان بێتەمایی خۆشەویستی هەموو ژیان بۆ ئینسان بۆ ژنیش ئەتوانێت کە هەموو ژیان لە ئینسان تاڵ بکە بۆیە ئەمە دیسان ینی تەفسیرکردن و تەحلیلکردنی ئەو چەمکە شتێکی زۆر جوان زانای چوارەم کێ بوو زانای چوارەم سێ زانامان هەبوو بەحسێکمان هەبوو لەسەر پێگەی ژن لە ئیسلامدا بە شێوەیەکی گشتی لە دەق و لە دەقەکانی قورئان و فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەمە کە دکتۆرێکی زانکۆی سەلاح الدین بەحسێکی کردبوو. زۆر باش قمری خان کۆتا پرسیارم زۆر بە کورتی لە داهاتوودا چ بەرنامە و پلانێکی تری هاوشێوەتان هەیە یان بۆ منە تا چەند دەتانوێت لەم جۆرە کۆنفرانسە بەردەوام بێ و لە دەرەوەی هەولێر یان بۆ من لە سلێمانی دۆهۆ کەرکووک هەڵەبجە شوێنێکی دیکە جۆرە یان بۆ منە نمونەیەکی تر لەم کۆنفرانسە جارێکتر پێشکەش بکەنەوە بۆ ئەوەی هەم بتوانین بە دیدێکی تری ئیسلامی هەم لە دیدی زانایانی تری کوردەوە کە ئێمە زانای گەورەترمان هەیە باز لە کێشە و نامەتەکانی ئافرەت بکرێت. بەڵێ دیارە ئێمە وەکو نەخشە و پلانی ڕێکخراوی خوشکان بەتەماین لە نەخشە و پلانی خۆمانمان هەیە کە هەمان کۆنفرانس لەوانەیە بە دیدی کۆمەڵێ زانای تریشەوە لە سلێمانی و لە ڕاپەڕیمە لە هەڵەبجەش بیکەین پاشان کۆمەڵێ پرسی تریشەیە هەر ئەو پرسانە نین کە لەوانەیە بە شێوەیەک بوو بێتە ڕەخنە لەسەر ئیسلام لەسەر قەزیی ژن ئێمە ئەمانە یاساکانی ئەحوالی شەخسی هەیە کە بەڕاستی ئێستا بە هەموو شێوەیەک قسەی لەسەرەکرێ و ئیشی لەسەرەکرێ ئێمە ئەمانەیە بە دیدێکی زانستی یاساکانی ئەحوالی شەخسی لە ڕووی شەرعیەوە و لە دیدی زانایانی خۆمانەوە جارێکی تر خوێندنەوەی بۆ بکرێت و لەگەڵ واقعی ئێستا و گۆڕانکاریەکانی ئێستەیە بەڕاستی ئیشی پێ بکرێ بۆ نمونە یەکێک لەو کە ئێستا نەمان بینیوە تەطبیقی کە مەسەلەی میراث کە ئەو یەک لە سەردووە حتا لە زەوی زیراعیشا بەکاریان هێناوە بەڵام خۆی بەپێی شەرع زەوی زیراعیە بێ وەکو یەک بێت پیا و نابێ کچ و کوڕ جیاواز بکرێت لەوێ بەڵام ئەو مەسەلەیە سیرەکەین ئەگەر کرابێتیش بەشێک لە میراث درابێ بە ژنان یا کچان هەر یەک لە سەردوویان پێداوە بە هەموو شێوەیەک لە هەموو شتێکیشە کە ئەمە پێویستی بە ڕوونکردن و کاری زیاتر لەسەرکردن. زۆر زۆر سپاس بۆ ڕێز خاتوو قمەریە شێخ محەممەد بەرزنجی سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کە ئەمڕۆ میوانی بەرنامەی باس و خوازبووی. زۆر سپاس دەکەم و هیوای سەرکەوتنامەوە خوازم. سەلامەتی سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاسی فرەش بۆ ئێوەی عەزیز کە تام ساتە بینەرمان بوون تا بەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.